إمام ترمذي أي جرته وهروها إمام أحمد وإمام حاكم، وإمام حاكم أفرمي حديثك صحيحة، وإمام ذهبيش موافقي أكا، وإمام ترمذي شيخ ألباني وأوانشي كتخريجي أحاديث مسند إمام أحمد عن كردو فرمي أنا حديثك حسنة. لسهلي كري معاذ أي جرته أيش لباوكي معاذ كري أنسي جهني كوابي غمري خوا صلى الله عليه وسلم فرموي جو بقرن برزو خوش يسكانم جو لم حديثة بقرن وجوانيش بوتاني الشيء كما حديثك تاب جواني ليتي بقرن في غمري خوا أفرمي صلى الله عليه وسلم من ترك اللباس تواضعا لله وهو يقدر عليه دعاه الله يوم القيامة على رؤوس الخلائق حتى يخيره من أي حلل الإيمان شاء يلبسها. پیغمبر أفرمي صلى الله عليه وسلم هر کسی واز لپوشاک بینی لبر خاطری خوا لبر خوا تواضعك پوشاکی گران بها ام ناي كاتبر وناي كري تواناي هي امكانياتي هي بس لبر خاطري خوا وازي لديني بو اوي كبرنا توشي كبرنا توشي في الزلينة لبر خاطري خوا تواضعا لله بس لبر خوا نك لبر اوي خلق بيبلين متواضعة لبر خاطري خوا وازي لبيني وناي كاتبر خواي تعالى للرجي قيامته باني اكاد لبردمي همو مروفايتيا همو مخلوقاته خواي تعالى باني اكاد مخيري اكاد سرپشتي اكاد چي خوا داينا بي بو اهلي بهشت لحركمه هل بجيري بيويستي خوي يعني كيخاته بهشتي شوا همو رازاوكاني ناوي بهشت لجلوبرغو لحمو اوشتاني ك أهلي بهشت خواني بي الرازيان النوا خواي تعالى مخير يكات شي لبركات بيكات لبر خاطري خواي پروردگار. طبعا خوش يسكانم ما بس لم حديثة اويك انسان اگر لا كوملغايك اجيا كوملغاك كم دست بون ام نار را پوشاكي بكاتبر لمستواي اوان برستربه بلكو هول ادا پۆشاکێک لەبەر بکا وەکو ئەوان بێ بە هەمان شێوە ئەگەر کۆمەلگاکەش جلوبەرگێکیان ئەکردە بەر بەعام ئەو جلوبەرگەیان ئەکردە بەر با گران بەهاش بێ ئەمیش ئەگەر هەی بێ و ئیمکانیاتی هەبێ نەک بڕوا قەرز بکا و خۆی بخاتە ژێرباری قەرزەوە ئەتوانێ ئەو جلوبەرگە لەبەر بکا ئەتوانێ ئەو جلوبەرگە لەبەر بکا مادام کۆمەلگاکە زۆرینەی ئەو جلوبەرگەیان لەبەرایە. بەڵام ئەگەر کۆمەلگاکە فەقیر حاڵ بوون نابێ ئەو بڕا کەلوپە لێ لەبەر بکا کە زۆر گران بەها بێ. ڕۆژێکیان ئیمامی عومەر کاتێ بوو بە خەلیفەی موسڵمانان کاتێ بوو بە کاربەدەستی موسڵمانان طبعا هەموو مڵک و سەروەت و سامانی موسڵمانان لە ژێردەستی ئایەتی ئەو کاتە. ئیمامی عومەر لە وتاری جمعە لە کاتی وتاری جمعە دواکەوت كاتك هات سر منبر اعتزاري كل مسلمانان فرمي مسلمانان داوای لێبردنتان لێ ئەەکەم والله تەنها دواکەوتنەکەم بەهۆی ئەوە بوو ئەم کەلوپەلەم شۆردبوو وشک نەبووەوە خۆشتان ئاگادارن لەمە زیاترم نییە بیکەمە بەر. کاربەدەستی مسلمانانیش ئەیتوانیش بیکە بەڵام لەبەر ئەوەی گەورەی مسلمانانە ئەو لەبەر ئەوەی ئەو مسلمانان هەمووی سەیری دەستی ئەوەکەن وە زۆرینەیان فەقیرن ئەمیش ئەبێ وەکو ئەوانی لەبەرابێ. ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز پێش ئەوەی ببێ بە خەلیفەی مسلمانان جوانترین پۆشاکی لەبەرە کرد جوانترین پۆشاکی لەبەرە کرد پێش ئەوەی ببێ بە خەلیفەی مسلمانان ئەوەنەی کە خوا پێی داوە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لحديثك ترى أفرمي خواي تعالى أجر نعمتي دا بكسي إمكانياتي بيدا با بيه وديار بي آثاري شنواري أو نعمتي بيه وديار بي يعني أجر كسي دولة من بيه با بوشاكا كي دولة منانا بي
نەک زۆر ئیسرافی تیا بکە نە یعنی پۆشاکێ لەبەر نەکا فەقیرانە بێ بۆچی لەبەر ئەوەی خەڵکی فەقیر و هەژار بیناسنەوە تا داوای یارمەتی و زەکاتی لێ بکەن ئاگاتان لی بێ یعنی نابێت دەوڵەمەند خۆی شڕۆڵ بگرێ بەڵکو ئەبێت دەوڵەمەند کەلپەلێ لە بەرا بکە کەلپەلەکەی لەگەڵ خەڵکا مناسب بێ یعنی لەگەڵ ئەو دەوڵەمەندیەی کە ئەو هەیەی مناسب بێ نابێ بڕا کەلپەلێکی فەقیرانە لەبەر کە بۆی خەڵک نەیناسێتەوە ئەم دەوڵەمەندە نا بە پێچەوانەوە جگە لەوە ئینسان ئەبێ پۆشاکەکەی بە گوێرەی کۆمەلگاکەی بێ ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز جوانترین پۆشاکی لەبەرە کرد هەتا بوو بە خەلیفەی مسلمانان لەو ڕۆژەوە بوو بە خەلیفەی مسلمانان پۆشاکەکەی زۆر ئاسایی بوویەوە خواردن و بۆن و بۆن خۆشەکانی و خواردنە خۆشەکانی نەما حتا واللهی ئەمەنە زەعیف بوو هاوڕێکانی ئەوانەی کە لە پێش ئایان ناسی کاتێ لە کاتی خەلیفایەتیە سەریان لێدا نەیانە ناسیەوە ئەری وتیان تۆ بۆ وا گۆڕاوی بۆ وا زەعیف بووی فەرمووی ئەوە پێشوو من خۆم خاوەنی خۆم بوو بەڵام ئێسا ئەم مسلمانان هەمووی تەماشای منەکەن خەلیفەی مسلمانان گەورەی ئیمانداران ئەوەی کە کاروباری مسلمانانی لەژێر دەسایە کە پارەپولی مسلمانانی لەژێر دەسایە ئەبێ وەکو فەقیرەکانیان بشێت هەوڵ بدا کەلوپەل و جلوبەرگ و تەنانەت ئەگەر ضرور نەبێ زۆر زۆر پێویست نەبێ سیارەکەشی ئەبێ وەکو خەڵک وابێ وەکو کەمترین خەڵک وابێ وەکو ئێستا طبعا ئەگەر عەجایبتان دێ چۆن ئەبێ ڕئیسی ئەم وڵاتە ڕئیس وزەرا وەزیر سیارەکەی وەکو سیارەی خەڵک وابێ بەڵێ برا بەڕێزەکانم سیارە شخصیەکەی خۆی ئەڵێم ئەو سیارە ناڵێم وا بۆ دەوام بەکاری دێنێ سیارە شخصیەکەی خۆی ئەبێ وەکو سیارەی کەمترین کەس بێ ئێستا ئەم قسەی کە من ئەیکەم لە ئەوروپا جێبەجێ ئەکرێ ئەو وڵاتانە مەسیحیشن یعنی لەسەر دینی ئیسلامیش نین نەساران بەڵام سەیرەکەی ڕئیسەکانیان زۆربەی جار وەکو خەڵکە فەقیرەکە ئەژێن معاشیشان وەکو معاشی خەڵکە وەسەتەکەیە يعني معاشێکی ئاساییان هەیە و لە حەدیثی شەهاتووە پرسیار لە پێغەمبەری خوا ئەکەن صلى الله عليه وسلم دوای ئەوەی کە پێغەمبەر فەرمووی لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر ئەفەرمێ ناچێتە بەهەشتەوە کەسێک ئەگەر یەک مسقالە زەڕە کیبر و فیزلی لە دڵیا بێ سەحابەیەک وتی ئەی پێغەمبەری خوا کابرا جاری وایە کەلپەلەکەی جوانە حەزەکە کەلپەلێکی جوان لەبەر بکە حەزەکە پێڵاوەکەی جوان بێ ئایا ئەوە بەری ئەوە ئەکەوێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی إن الله جميل يحب الجمال فەرمووی خوا جوانە و حەز لە جوانی ئەکا الكبر بطر الحق وغمط الناس فەرمووی کیبر ئەوەیە کەوا ئینسان خەڵک بەکەم بزانێ فیز بکا بەسەر خەڵکە ئەگینا تۆ کەلپەلەکەت ئەگەر جوان بێ مانع نییە بەس بەو مەرجە ئیسرافی تیانەکەی بەو مەرجە بە شێوەیەک نەبێ بەڕاستی خەڵکە فەقیر و هەژارەکە پێی بێ تاقەت بن کاتێ بتبینن تۆ پارەیەکی زۆر بۆ نمونە ملیۆنە دینار بای بە قاتێ بۆ نمونە بەڵام ئەگەر قاتی عامی خەڵک 100,000 دینار بوو ئەوەی کە فەقیر و هەژارەی کاتە بەر تۆ ئەتوانی قاتەکەت ئەگەر 150 بێ احتیاجی ئەگەر ئیمکانیاتت هەبێ ئەگەر زۆرینەی خەڵک قاتەکانیان 100,000 بوو دەوڵەمەندەکانیش لە 150 بوو تۆ ئەگەر دەوڵەمەند بی ئەتوانی وا بکەی شتێکی ئاساییە و ئیسرافیش نییە